لە تەنیشت مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە لە بەردەم مۆنومنتی ئەنفال یادی تاوانکاری بەناو ئەنفال کرایەوە. پارێزگاری هەڵەبجە دەڵێت 129 ڕوفاتی شەهیدی هەڵەبجە لە نوگرە سلمانە و هەرچەندە پرۆسەکە قورسە بەڵام کار دەکەن بۆ گەڕاندنەوەی ئەو ڕوفاتانە. بێگومان سەبارەت بەبوونی کۆمەڵێک ڕووفاتی وەکوتم نزیکەی 122 ڕووفاتمان هەیە کە خەڵکی هەڵەبجەن شەهید کراون جگەلەوەی کە کەس و کارەکەیان ئەنفال کراوە دواتر ئازاد کراون. ئێمە بەرنامەمان هەیە بە تایبەتی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی شەهیدان کە لایەنی پەیوەندیدارن وەزارەتی شەهیدان بەس خۆتان نەزانن هێنانەوەی ڕووفات پرۆژەیەکی زۆر قورسە پێویستی هەم بە حکوومەت یاریمی کوردستان و حکوومەتی فیدراڵیش هەیە بەڵام وەکو بەرنامە لە بەرنامەمانە هەیە و ئومێ دەکەین کە ڕۆژێک لە ڕۆژان و ئەو ڕۆژەش نزیک بێت بیانهێنینەوە و بتوانین لەسەر گۆڕی ئەوان هەم یاد بکەینەوە و هەم ڕێزیان لێ بگرین. بەپێی ئاماری بەڕێوەبەراتی شەهیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە لە هەڵەبجە زیاتر لە 1000 کەس ئەنفال کراون تا ئێستاش بەشێکیان بێبەشن لە موچەیەکی شایستە و ئیمتیازات و نیگەرانن لەوەی ئاوەڕیان لێ نادرێتەوە. لە کاتێکا ناوچەکە با قۆناغێکی مەترسیدار و ناهەموارە تێئەپەڕێ ئێمە جارێکی کە ئەم تاوانە بەبیر خۆمان و بەبیر دەسەڵاتدارانی عێراق و تەواوی دەسەڵاتدارانی ناوچەکە ئەهێنینەوە کە هەڵەبجە لە مەرگەساتی کیمیابارانەوە بوو ئەنفال ومێ دەکەین جارێکی کە گەلی کورد ڕوبەڕووی ئالەم جۆرە تاوانانە نەبێتەوە و تەواوی گەلانی ناوچەکەش پارێزراون. پرسی ئەنفالی هەڵەبجە هاوشێوەی پرسی تاوانی کیمیابارانی هەڵەبجە وەکو پێویست ئاوریان لێ نەدراوەتەوە بەداخەوە کۆمەڵی ئێمە خەڵکمانەیە کە چوونەتە نوگرۆ سەلمان و گەڕاونەتەوە کە هەزارەهان ئەندامی خێزانەکانی هەڵەبجەن تا ئێستا بە مافەکانی خۆیان نەگەشتون و تا ئێستا زەویان وەرنەگرتووە تا ئێستا موچیان بۆ نەبڕاونەتەوە. بەناو شاڵاوەکانی ئەنفال کۆمەڵکوژی و زیندە بەچاڵکردنی کوردانی باشووری کوردستان بوو لەلایەن ڕژەمی بەعسی عێراقی لە ساڵانی کۆتایی شەڕی ئێران و عێراقدا ئەنجام درا بە تایبەت 1970 کە لە ئەنجامدا 182,000 هاوڵاتی کورد زیندە بەچاڵ و بێسەر و شوێن کران بەهۆی کەمتەرخەمێرد و حکوومەت هێرێم و عێراق تا ئێستا شوێنەواری ئەو کارەساتان نەسراوەتەوە و ڕووفاتی زۆرینەی قوربانیان نادیارە. ساما فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.